بە سادەخان لە تۆ دەست پێ بکەین کچی من کێشەکەت چییە؟ هەرچەندە من لە پێشێکیان هەندێشتم باس کرد بەڵام با لە خۆتەوە لە زاری خۆتەوە جۆبیستی کێشە و ئارێشەکانتان بین. بەڵێ دەستخۆش بۆم بەرنامەیە سپاس بۆم دەرفەتە کاک دکتۆر. کاک دکتۆر وڵات کێشەکەی من لەسەر دڵپیسی هاوسەرەکەمە بەجددی ژیانمان بۆ بە دۆزەخ ینی خۆم دەوام هەیە جاری وایوام لێ هێت ئەڵێم هەر نەچمەوە بۆ ماڵە بەڵام لەبەر مناڵەکانم ئەڵێم با بچم بۆ ماڵی خوشکم یان باوکم بۆی تۆ زێمێشکم ئیسراحەتکە بە سر کە منەچمەوە بۆ ماڵەوانە ئیتر ئەڵێ چم بۆ مەحکەمە پرسیار لە چوە بوویت چی و کرد خەریکی چی بووی بە چیەوە مەشغوڵ بووی بۆ ئەمڕۆ جوابی تەلەفۆنە نەدایەوە بۆ درەنگ جواب بدایەوە بۆچی ئێستا هەیتەوانە ئیتر بم پرسیارانە بێزارتەکە بەجددی وام لێ هاتووە یعنی هەر حەز ناکەم بچمەوە بۆ ماڵەوانێ. کاک نوعمان جان بەڵێ دکتۆر جان جوابت چییە بۆ ساراخان؟ دکتۆر جان محکەمە مەکات ینی ژنومێت تەمەن یەکەم شت دەبێت سیقە و متمانە هەبێ بە قوربان زۆر ڕاست هەر خێزانێک متمانە و سقەی تیان نەبوو مستەحیلە تایە بەختەوەربی. من پێشەوەی جەنابە قسەکانەکەی حەزەکەم یەک شتێ پێ بڵم وەڵڵاهی ژن بێ یا پیاو بێ ئەگەر نیازی خیانەتی هەبێ خوا نەخواستە نیازی خراپەی هەبێ یەک فەوج جەیشی بە دیارەوە دانیشی خۆیەکات ئەگەر بیەوێ بۆ ئەڵێ نەبێت سیقە و متمانە هەبێ. فەرموو دکتۆر جان من ئەگەر پێ بێ دەبێت ئەگاداری ژن و ماڵ ماڵی خۆی بێت خاستەتەن ژنەکەی لەبەر ئەوە هۆکار زۆرن من 5-6 برادرم هەیە بە حکومەوەی کە من لە دەرەویشەکەم و کەسێکم خاوەنکار و کەسابەتی خۆمم بۆم باس ئەەکەن بۆمە گەڕنەوە کە ئیتر گیریان خوادەوە دە ژنەکانیانەوە سەرگەردان بوون جامیش دکتۆر جان نامەوە گووانم لێبێت بەڕاستی من ژن و ماڵ ماڵی خۆم خۆشەوێت نامەوێت ژیانم لێ تێبشێت نامەوێت ماڵ و مناڵم فەوتێنم ئینجا دوای هۆکار زۆرن نمونە من هاوڕێم هەبووە زۆر سیقەی بە برادێکی خۆی هەبووە تەنانەت هەنێ هۆکاریش هەبووە کە ئیتر ماڵ و حاڵ و هەموو شتێکی خۆی یاوەدە دەستیەوە برادەرە لەو لاوە سەیری کردووە ئەم برادەری خیانەتی لێ کردووە کە خیانەتی لێکردو ڕۆژ نەکای سێ لەگەڵ ڕێکەوتەوە جا من لەبەر ئەوە ئەترسم ئەم هەموو لێ پرسیینەوەش ئەەکەم ناهاکم مەگرە دکتۆریان. ینی ساراخان کە ماڵێ دیارە لە خۆشەویستی تۆوەیە ئەڵێ بۆ بەرژەوەندی تۆ من واکەم بۆ پێ ناخۆشە. کاک دکتۆر ئەم ئەڵێ هاوڕێکانم ئاخر ئەم ژنی هاوڕێکانی خراپە و خیانەتیان لەکەن خەتای من چی ئەنجا خۆشەویستی چی ئەم هەم زۆربەی کات شتی واڵێ عنی تر تۆ خەریکە شێتەبی ئەڵێ تۆ لە من جوانتری لەوە چێ بۆیە عنی خیانەتم لێکەی یان هەنێشتی واڵی تر ئەقڵ تەسەوری ناکات بۆچی من بە ئاگری کەسانی تر بسووتم ئەم هاوڕێکانی خێزانەکانیان خراپە و خیانەتیان لێکەن خەتای من چییە؟ ئەنجا هەنێ کات یعنی تر واو لێ ئەکات بێزارە بی بێتاقەتە بی شتی وا ئەڵێت ئیتر ئەڵێت چەند جار قورئانم بۆ خواردەوە کە من کەسی خراپ نیم ئەم لاو ئەولام نییە من یعنی لە عایلێکی ناودارم لەم شارە ینی خەڵک زۆرەمان ناسێ بەڵام ئەم خۆی ئەڵێت پێشتر من ئافرەتی ترم ناسیوە خراپ بوون ئەم لە خۆیەوە سێرەکات ینی کە ئەم لەگەڵم ئافرەتانە بووە لە خۆی سێگوازانێ منی ژوەگەوەم چەند جار قورئانم خواردۆ کە من شتی خراپ و ئەم لام ئەولام نییە بەس یعنی ئەم هەر لەسەر ئەو فکرە خراپەی خۆیەتی فکری ناگۆڕێت.